محەممەد زادە یەکەمین خۆشنووس و یەکەمین دیزایەری ڕۆژنامەی کوردستانی نوێ باز لە ئەزمموی خۆی کات و ئەزمموی ژیانی خۆی بڵاوکاتەوە. محەممەد زادە یەکەمین خۆشنووسی ڕۆژنامە و دیزایەری ڕۆژنامەی کوردستانی نوێ کۆڕێکی بۆ ناساندنی نوێترین بەرهەمی چاپکراوی خۆی بە ناوی سەفەرێک لەگەڵ خۆشنووس و دیزاین ساز کرد. لە کۆڕەکە محەممەد زادە باسی لە مێژووی ژیانی خۆشنووسی خۆی و بەشێک لەو بەڵگەنامانە کرد کە مێژوەکەیان بۆ زیاتر لە نیو سەدە دەگەڕێتەوە. لە لێدوانێکیشدا بۆ کورتساد مەگەزین محەممەد زادە ئاماژەی بە بەهرەی خۆشنووسی خۆی کرد کە لە تەمەنێکی بچووک و بە ستایل و شێوازی جیاواز کاری کردووە. وتیشی یەکەم نووسین و دیزاین بۆ ژمارەیەکی کوردستانی نوێ من کردومە. يعني هون كان يك اسلوب مابو اويش زياتر خطي حرم بكارينا ليش كان يخوم يعني لو قاعدة من درس مكة خطاته كان هموي بقاعدة وبقياسات دنسن امن او امتي بارانت سزور لو التابلو يعني تيدايا انه كتبك ك يعني بخطي حر نسرايا بحتي كبيدنا خطي ازات اواني زوري تيدايا وزيات الكردية كان عربية كان اواني هم تيدايا اواني جاكا بس